بینەرەی عزیز برنامه هەنار سەڵام دێرمە خدمەتتان فازڵ وەلیانم پێشکەشکارە ئی بەرنامە تاران خۆم نەناسێنمە چون لە خەیاڵە خۆمی جورە فکر کردیام کە گشتی ناسنم وەلی ئیجارە لە خدمەتتان وەتم کە ناوم بشم و خاتریەکە ئەگەر کەسی گلەی داشتێ ئێرەنگە ناوە خۆم وەتمە یەی بەرنامێتر لە بەرنامەی لە هەنارە پاییزە و هاوکاتە و هاوڕەنگە لە گەردە میوەی هەنار هەوجورەکە لە سەرەتاوە دەستوە پێ کردووی من ئەلان دی گونجاوە ئی وەرزەسە ئومیدوارم لە ئی کات و ساتە کاسەیەک دانەی هەنار لە وەردەست خۆدان بنێین و ماوەی دە بیست دقیقەیەک ئی بەرنامە تەحەموڵ بکەین و وەهنە خۆدان بزانینێ دەست پێکە بەرنامەگەس ئادرس فەیسبوک و جیمەیل بەرنامەگە لە خوارە شاشەی تەلەڤیزۆنەکانەدان هەست یاداشتی بکەین کە ئەگەر گلەیەک یا جاروباریش تعریفی گەڕای بەرنامە داشتین کلیپ بکەینە ڕامان و وەگەردە ئی نەزەرات خۆدانە بتوێنیم بەرنامەیەک دەوڵەمەند پێشکەشە ئیوەی ئەزیز بکەین ناوبڕێک و دوایەوە میوانە بەرنامە تێریمە خدمەتتان و دریژەوە باسی گەمەندی خب بینەرەی عزیزە بەرنامەی هەنار ئی هەفتەی شاتی منسە خدمەتتان کە ئی بەشە لە بەرنامەکە تەقدیمە ئیوەی ئەزیز بکەین ئی ماوە کە ئەلان هایمەتی جیاوازی لەگەرد وەختەی تریەسە کە ئەلان وەرزە هەنارە و فەسڵە هەنارە و هەمخانی وەگەردە ناوە بەرنامەکە دێرێت لێرێشە هەمیشە های جورێکە خۆدان زانین هەوڵمان یە بێ کە بتوانین لانە کەمەگەی لەگەردە و میوانەی لە کە داوەتیان کەم گریەی فرەتری بێم وەگەردە بەشە خوارینە کوردستان و میوانەی لە کە داوەتکەم وەجووری پەیوەندی لەگەردە و ناوچە داشتون ئەمڕۆیش هایمە خدمەتە کاک ئازەمە قوبادی یەکێک لە کادرەی لە دێرینە کۆمەڵەی شۆڕشکردە زەحمەتکێشانە کوردستانە ئیران کاک ئازەم خۆشەتیوە بەرنامەی هەنار سپاس دەکەم منیش ڕێز و خۆشەویستی مەیە بۆ جەنابتۆ بۆ تەواوی بینەرانی ڕۆژهەڵات تیڤی بەتایبەت بەشی خواری کوردستان کاک ئازەمێکی لە ڕەفیقەی وەرزەیەکە بایم بەرنامەکە باسیە کردوەت یەکێک لە نەیارەی لە خۆت داوەت کردەوە بەرنامە هەداوە نێرم کە بشم نەیار دیرم وەلێ ئیوە مشکڵدان وەگەردە هەنار دیرین یا وەگەردە خوام نەخێر من نیش مشکلێکم لە لەگەڵ هەنار ئەسخەزا هەنارێکە لەو میوانەیە کە من زۆر پێم خۆشە و حەزی لێکەم نە لەگەڵ جەنابیشت من پێم وایە ئەوە مای سەربەرزیە بۆ هەردووکمان حتمما ئینسان لە زۆر شتا هەوڕانیە و لە کاری کۆلکتیڤ و دەستە جەمعیش حتمما اختلاف نەزەر و سەلیقەی جۆرا و جۆر بەکاربردنەوەوانە تێتە پێش و من پێم وابێ نەیار نین زۆر دۆست و هاوڕێ یەکترین و جیاوازی بەرنامە هەناریش یەسە کە ئەگەریش ڕای جیاوازی داشتی من ولی لە ناو فەزای بەرنامە توێنیم وەگەردێکەوە قسە بکەیم و تەبادڵە قسەی بکەم وەگەردێکەوە ڕێک وایە بەرنامەکەی تۆش هەر ئەوەیە گەێنێ کە هەنار توش و مێخۆش و شیرینەوە طبعا حتمما هەروایەوە هیوادارم بەرنامێکی ڕێکوپێکتە بێ دەست خۆش بوو کاک ئازەم جورە دەستپێکە بەرنامەکەیمە ئەوانەی کە ناسنەدان امیدوارم فرەتر بناسنت ولی لێرە ئەوانەیە کە یەکەم جارەوە لە شاشەی تەلەڤیزیۆن دوێنن کورتێک لەسەر خۆت هەرچەند شاعرێک ناخۆش بۆ دۆ پێدان ولی لەسەر ژیانە خۆت شوێنێ لە دایک بینت و ئیماوە کە تێکردینە ئاماژەیەک وە پێ بکەی دوایەوە درێژەوە باسی گەمەندی من ناوم عەزەمی قوبادی پوڕ هەر وەک جەنابەت ئیشارەت پێ کرد لە ناوچەی سەلاسی باوەجانی سەر بە پارێزگای کرماشانیان بڵێ ئوستانی کرماشان لەدایک بووم و ژیانی من زۆر پڕ بووە لە مەینەت و کوێرەوەری و دەربەدەری وانە بە حکمی ئەوەی کە لە منتقەیەکی سنووری بووین نزیک بووین لە سنوورەوە پاش دەستپێکردنی شەڕی گەران و عێراق و پاشان هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان ئێمە ئاوارە بووین خانەوادەی من ئاوارە بۆ وێرایی هەزاران خانەوادەی تر لە پارێزگای کرماشان سەر بەو ناوچەیە و
من دەرس خوێندن و ئەوانم لە تاراوگە بەتایبەت لە ئێرە لە کوردستانی عێراق و لە کەمپی ئەڵتاش و ئەوانە تەواو کردووە و هەر بە منداڵیش بە سیاسەت ئاشنا بووم بەهۆی هەر ئەو ژیانە سەختونا لەبارەی کە هەم بووە و هەم بۆ تۆڵە سەدنەوە لەوەی کە من یەکێک لە قوربانیانی ئەو شەڕە کۆنەپەرستانی بینی ئێران و عێراق و هێرشی کۆماری ئیسلامی هانی داوم زیاتر هاندێک بۆ من کە لە سیاست نزیک بوومەوە و خۆشبەختانەش لە کۆمەڵە و جریانی کۆمەڵە نزیک بوومەوەتەوە و ئێستا وەک فعالێکی کۆمەڵە خەریکی کار و فعالیت. زۆربەی چشتەی لەی دنیا نسبیە توێنین بشین یەکی و ئاوارە بینە هەم لایەنە خاص داشتی هەم لایەنە خراویش هەر یەکە فرەتر لە ئیمە جوورە ئیمە مەسەن پەیوەندی وەگەر هەزبەی ناشتینە فرە تێکەڵا و فرەتر تێکەڵا و سیاست نەفکەم لایەن و موسبەتی بوون وەلی یەکە دابڕیانە لە ناوچەی خۆدان لە منتەقەی خۆدان ئایا ئێرانە هیچ چشتی هەست گرێدان بێەوە منتەقە هیچ یادەوەرەی لەورە دیرین بەڵێ من هەر وەک بۆ جەنابەت لە سەرەتاوە ئیشارەم پێکردە من تقریبەن لە پۆلیەکە بووم کلاسیەکە بووم کە ئاوەرە بووین هەموو هاوڕێکانم لە بیت دێتەوە خزم و کەسوکارم لە بیت دێتەوە چونکە من زۆربەی خزم و کەسوکارەکانم تا ئێستاش لەو دیون لەگەڵ ئێمە ناتن بەڵێ زۆر بیرەوە بەتایبەتە و 2 ساڵەی دەرس خوێندنم لەو دی و لەگەڵ ڕەفیقانم کە زۆربەیان خزم و کەسوکاری خۆم بن بەڵێ زۆر بیرەوەری شیرین هەیە جار کە لە ڕێگەی پەیوەندیوە یا بە حزوری دایان بینم زۆر جار باسی ئەو بیرەوەری شیرینانە دەکەین کە لە دەورانی منداڵی دەوێ هەمان بۆ پێکەوە. لە میوانەی لێم کە ئەوانەیە کە ئاوارە بینە یعنی ئەو ناوچەی لە سنووری ئوستانە کرماشان و ئیدامە کە هاتنە کەفتنەسە ڕۆمادیە کات و خۆی دوای هاتنە سەیرە ئەگەر جاروبار بەرنامەیەک دریم و باسۆگەردیان کە چون ئەڕاخۆم پرسیارە هەرچەند ڕۆمادیە نەیمە وەلی ئەحساس کەم جیاوازی سروشتی و تەبیعەتی لەگەر ئەو منتەقەکی وە لە لێ هاتینە فرەفرەس چەندی تاثیر داشتێ لەسەر شخصیەتی ئیوە سروشت و تەبیعەتم مەسەڵەن ئەڕا نمونە بەموو ناوچەی دارستانی ئەوڕە لەگەردە ئەو بیاوانەی لە ڕۆمادیە بە نظری من جیاوازێکی یەکجار زۆری بووە ئەمن پێم وابێ ئەو کاتێک کە خەڵک ئاوارە بوون و لە چەندین کەمپی جۆرا و جۆر لە کوردستانی عێراق لێرە لە باشوور گیرسانەوە کاتێک کە نانویست هاوکاری حیزبی بەعس بکەن بۆ دژایەتیکردن یا بۆ ئەوەی کە کەڵکی خۆی لێ وەربگریە ئەوانە هەمویان ڕاگوێزرانەوە بە زۆرە ملی ڕاگوێزرانەوە بە خوازیاری خۆیان نەبوون بۆ کەمپی ئەڵتاش لەوێ لە کەمپێک کۆیان کردنەوە لەبەرەوەی زیاتر کۆنتترۆلیان بکەن دیارە بەڕای من لەوانێ بەڕای زۆر کەسی تریش کە دانیشتووی ئەو شوێنە بووە ئەوانە قوربانی بوون هەمووی وەکو ئەنفال وا بوون چونکەوانە بۆ ساڵها لە خوێندن و لە تەحسیل و لە تەخەسوس و لە حتا ژیانی سادەی ڕۆژانی خۆچیان مەحروم کران و دەستیان بە هیچ جێگایەک نێگەی و هاوارێن بە هیچ جێگایەک نێگەی و بۆ من ناخۆشترین شتی ئەو ئۆردوگایەوە ئەو کەمپەوە بوو کە نەسڵێک بە نەخوێنەواری و نەسڵێک بە مەحرومیەت و بەبێ مافی پەروەردە بوون و گەورە بوون و بەڵێ لە زۆر ڕۆوە جیاوازی حتا بگرە سروشتی کللتوری کۆمەڵاتی فەرهەنگی کامڵەن لە هەموو ڕێک و جیاواز بووە تەبان ئەوانش تاسیرات و کاریگەری خۆی دەبێت لەسەر خەڵکەکە بەتایبەت منداڵ کە من ژەو کاتانە منداڵ بووم و دوایی بە مێر منداڵی لەوێ ژیانم بەسەر بردووانە تەبان کاریگەری خۆی بووە بەڵام لە هەمان کاتیشە خاڵی قووەتیی بووە خەڵکەکە پێکەوە بەڵێوە کاگەزم وەزیەتە ئەمکاناتە بەهداشتی لەورە چی بیە توام دواییە دەریژەوە مۆزۆگە بێ مێ پرسیارتە لە خدمەتان خااتری پرسیاری بڵێ بەهداشتی دەتوانم بڵێم لە سەرەتای دامەزراندنیەوە کەمپەوە کە پێما بێ 1970 بوو هەتا 2008 ئەگەر هەڵە نەبم هیچ نەوعی ئیمکاناتێکی پزیشکی و بێهداشتی لەوێ نەبوو حدودەن 45,000 کەس دەبوو و کەمپە سنتەرێکی پزیشکی یا بڵێن ناوەندێکی پزیشکی لەوێ بوو کە برێتی بوو لە دکتۆرێک و چەند پەرستارێ حکوومەتی بەعس بۆ خۆی داینابوو ئەوە بەشی ئوردوگایەکی بەو حەجمە و بەو ڕێژەیە لە دانیشتوان زۆر کەمە زۆر بوونەوانەی کە بە منداڵی بە سادەترین نەخۆشی مردن یا
زۆرژن لە سەر حامیلەگی وانە کە نەتوانراوە لە کاتی خۆیان ببرێتێ نەخۆشخواانەوانە گیانیان لە دەستداوە و حتا پیر و پەکەت و لەوانە لە بیدایەتی دامەزراندی و کەمپۆ بۆ ساڵها لەوە خەڵکێک بوون بە قوربانی بەڕاستی ئەو نەبوونی بێداشتە بەتایبەت کە جەنابەت قسە لەسەر بێداشتەکەی بەڵێ وەخاتریە پرسیارم لە خدمەتانوەتم مەسەڵەن ئەڕانمونە ئیمە شاری جوورە کرماشان ئەگەر هەساوی بکەی یەکی لە گەورەترین شاری لە کوردنشینە دوو قەبرستان دەری یەکی مینابادە یەکیش باخفردۆس شاروە و گەوراییە قەبرستانەکەی ئەوانەی کە هانە و شارە ژیان زانن حدود حدود ئەو قەبرستانە چەندێکە ولی ئەو جۆرەکە مشن نفتمەشن مەرگ و میر لە ڕۆمادیە ئەقەرەفرە بێ قەبرستانەکەی قابل قیاس وەگەردە ئەو جەمیەتە نییە ئەقەرە مردن لەبان بیە کە هیچ ئەمکاناتی لە وەردەست مردمەگە نوێ بڵێ دقیقاً ڕاستە خودی ئەو منطقەیە قاعدەن هەمیشە قەبرستانەکان وەک نەزانم بڵێم چی وەک سنەتێک وایە هەمیشە لە شوێنی بەرزایی و تەپ و ئەوانە دروستەکرێ بەڵام بەهۆی ئەوەی کە ئەوێ خۆی دەشتێکی کاکی بە کاکی بوو تەپێکی بچووک لە نزیکی خودی کەمپەکە وەردوگاکە هەبوو کە لە پێشاوە یەکەم مردویان لەوێ ناشت ئەو تەپە هەمووی پڕ بووەوە کە وەکو جەنابەتی شاری پێکەی وایە و قەبرستانە پڕ بووە ناچار کەوتن کە چەندین قەبرستانی تر لە دووری کەمپەکە پێم وابێ سێ قەبرستان لەوێ مردویان تیان نشتوانە لە پێشە خەڵکەکە پێیوا بوو کە بووم ئەوەیەکی کاتی لەوێ دەبن و دەگوازرێنەوە یالانی کەم ژیانیان دەگۆڕێ یا دەچنە جێگایەکی تریادیان بن بۆ جێگایەکی باشتر و لەبارتر بۆ ژیانەوانە بەڵام بەداخەوە بۆ ساڵە هەمانەوە دەکرێت بڵێم سێ قەبرستان بەڵێ سێ قەبرستان لەوێ دامەزرا و مردوویتیان هێشت و زۆر گەورەش بوون قەبرستانەکان لە بیدایەت و یەکدانە بوو دوای بوو بە سیان. خب کاگەزم ئی وەزیەتە بەهداشتیە لەورە ئیوە وەگەردی سەرروکە لە داینە لەو لایشە وەزیەتە خوێنین و ئەمکاناتە تاسیلیش قەتەن ڕژیمە بەس ڕازی نەوەیە کە کوردیل سەرکەفتی بن و ئەمکاناتە فرەینە ناسە اختیاریان ئەوە وەزیەتە بەداشتیشە وەزیەتە خوێنین کە ئەساسیترین ئەمکاناتە سەرەکیگە کە هەر ئەنسانی توێنێ داشت و یا باید داشت و وەلێ ما ئەو چشتێکە دوێنم زمانێکە مردم لە ڕووماتیە هاتنەوەڕا ڕۆژەڵاتە کوردستان و ئەمە لە کرماشان مەسەڵەن سەر و کاروەگەریان داشتیم و فرێگەن فامیلمان بین چشتی کە لە شخصیەتیان دنیام یا لە شخصیەتیان دوونەم فرە مبارزەکەین فرە جەنگکەینەڕا پێشکەفتن مەسەڵەن ئەڕا نمونە بشم ئەوەیە کە مەسەڵەن هاتوویدە و تازە هاتوویدە ئەڕێکردماشان مەسەڵەن کلاسی لە ئینگلیسی نیات کە هیچ کام لە مامۆسایی لە شارەزای زوان ئینگلیسی لە کرماشان جوورە ئەو نێتوانستیان تەدریس بکەن یا لە بوارەی لە تر جوورای جوور یا لە مەسەڵەن ئێوە لە فعالیەتی چالاکی لە سیاسی خۆدان ئی نەوع تەزاد و دژبەریە مەسەڵەن وەو کەمبوو ئەمکاناتەوە ئی هەوڵداینەدانە چە ڕەسەنێت دقیقاً دروستە جەنابەت پرسیارەکەت لە جێی خۆیە من پێشە و پرسیار جەناب شارم پێکردوم نقطە قووەتیی بووە دیارە نقطە قووەتەکە یەکێک لە نقطە قووەتەکە یا خاڵە پۆزیتیڤەکە دقیقاً ئەوەیە کە جەنابەت ئیشارە پێکەی بۆ پرسیارەکەت لەوە خۆلاست کردەوە ئەو خەڵکە کە لە سەرەتاوە وتمان هیچ ئیمکاناتێکی نەبوو حکوومەتی بەعسی هیچ ئیمکاناتێکی لە اختیار خەڵکەدانە نابوو لەبارەی بێداشت و تەحسیل و تەخەسوسوانەوە بەڵام جەمعێک خەڵکی خۆبەخش کە پێشووتر لە حەدی سەرەتایی یا بگرێت ناوەندی و دواناوەندی خوێندبوو یانە تەجربەی مامۆسایی و معلمیان بوو لەودی و ئەوانە خۆبەخشانە هاتن و دەرسی خوێندن بەتایبەت فێربوونی زمان و خوێندنەوە و نووسینیان فێری خەڵکەکە کرد و خەڵکەکە دەستیاندا دەستیەکتی مەدرسەیان دروست کرد قوتابخانەی جۆرا جۆریان دروست کرد لە ئاسی سەرەتایی کە خەڵکەکە وردە خوێنەوار بوون و لە پاڵەواش وانە دەوتراوە خولی ئینگلیزی بەتایبەت زمان ئینگلیزی عەربی و فارسی دەوتراوەوەش خەڵکە بەخۆی استفادەی لێ کردوە بوو بە ئەرکێکی گەورە و کارێکی گەورە کە ئەو خەڵکە خۆبەخشە توانیان ئەو خەڵکە بە نەخوێنەواری و بە بێسەوادی نێشتنەوە و خەڵک لەوە خوێنەوار بووە دواتر چوونە مەراحلی گەورەتر و قۆناغی بەرزتر کە دواتر سەلیبی سرخ و یون هاتە ناو خەڵکەکە و توانیان ڕوو بەدەر خەڵک بڕوا بخوێنێ و حکوومەت بە هاوکاری یون و سەلیبی سرخوانە قوتابخانیان کردەوە بە شێوەی ڕسمی دامەی تەحسیل و خوێندنی خۆیان بدەن بەڵێ یەکێ لە خاڵە پۆزیتیڤەکانی ئەو کەم بەبوو کە ئەو کاریان کرد.
خب جیالیانە کاغەزەم نێزام شاعیر پەیوەندی داشتت هەر دەرفەتێک دوونم لە ئیوە ماوەکە هەمە خدمەتان و لە بڕێک لە مۆزوعات و کارەی هایمەگەردیەکە و دەرفەتێک ئەگەر دەستکە فێڕادان دانیانیشینی و ئارامدان نیەگرێ وە زوانە سادە بشیم لێ دەینە ئەو شاخ و داخە و خەریک و وەرزشنی وەدە چە لە وەرزش دینەکەی زۆر چالاکیکەن من بۆ خۆم هەر لە منداڵیەوە وەرزشم کردیە و خولای وەرزشی بووم ئەوەش هەر لە خودی ئەو کەمپە چونکە خەڵکێک کە لە ئاستی لاوان بوون کە ئیجازەی چوونە دەرەوەیان نەبوو بڕۆنە دەرەوەکو گەورەکان کەەوە ئیجازە سنووردار بوو ئیجازەکان شتێکیان دەدا پێیان دەوت عەدەم تەعەڕوس یعنی دەبوو بە ئیجازەوە بڕۆی بە نێوان کارتێکی پێناز بوو بۆ ماوەیەکی کاتی دەڕۆشتە ڕوومادی و داهاتیتەوە خودی شارەکە بۆ چەند ساعتێک زۆربەی گەنجان و لاوان لە پاڵ خوێندنەکانیان دەستیانە کرد بە وەرزش بەتایبەت فوتبال لەگەڵ والیبال ئەمن یەکێ لەو کەسانە بووم کە لەگەڵ هاوسن و ساڵەکانی خۆم دەسم کرد بە فوتبال و لێ فوتبالیست بووم دواییش وەرزشی تریش لە پاڵەوە دەکریا بەڵێ ئێستاش هەر وەرزش دەکەم و پێم وابێ لەباری ڕۆحی و دەرونی و فەرهەنگیشەوە بەوە گەیشتوم کە وەرزش وەک نان و ئەو پێویستە بۆ هەر ئینسانێک لەباری سڵامەتی لەباری تەندروستی لەباری چارەسەری بۆ نەخۆشی جۆرا و جۆر وەلانی کەم دوورکەوتنەوە لە نەخۆشی جۆراجۆر بڵێ ئێستاش خولای وەرزشم و ئێستاش کەمەکان سەرڕای چوونە سەرەوەی سن و ساڵ بەڵام هێشتا هەر درێژەی پێدەدەم ڕاستە بە شێوەی پێشووتر لەوانەیە تەمەەن یا جێستە یا لەباری فیزیکی و وەکجاران نەبم بەڵام هەر درێژەی پێدەدەم وەرزش یعنی دوی لە گیانت مەسەڵەن هەستکەی هەجوورە نانە ئەو واجبە ئەگە وەرزش لە لێت بسنن مریت نەخێر نامرم مردن قاسە ناکرێت لەگەڵ مردن بەڵام بەڕاستی من وەک تەماشایەکەم وەک وەزیفێکی ڕۆژانە تەماشایەکەم هەتا دەرفەتم بێ بەڵێ لە پاڵ کارەکانی ترا کە وەکو وەزیفە دەیکەم چۆن ئەچمە سەر کارەکەم چۆن نانەخۆم واشە هەوڵ دەم وەختی خاڵی بخۆم ببینمەوە متالعە وەرزشی بکەم بینەرە لەزیزگە و خاطرە گیردان لە کاغەزەم و خاطری ئێستا کە خۆم بامە خۆمە و یەکم تەکان بێمە خۆم لەوانەیە مەسەڵەن فرسەتی جوورە پێش نایێت یەکەم چون فرە گوشتەڕێ خۆم دەم وەلی خۆ متاسفانەوە داخۆ هەیە گوش نیەگرم و خاطر ئێستا تاکید لەسەریکەم کاغەزەم وەگەردە موسیقی چوێنێ ئەگەر موسیقی وەڵا بڵێم حەزم لە موسیقی هەیە کەڵۆڕی زانین موسیقی حەزم نەخێر وەداخەوە من نابەدەلیلەوەی کە زۆرتر لەگەڵ سۆرانی زمان تێکەڵ بووم و دوور بووم وەکو جەنابەت پرسیارەکەت کردو منیش ئیشارەم پێکرد لە ناوچەکەی خۆم و لە منتەقەیەکەی خۆم من زۆر باش تێگەم شتێکی دەزانم بەڵام زۆر لە حاڵەتی قسەکردنوانە نا بەڵێ حەز لە موسیقیەکەم بەتایبەت ئافکە موزیکی ئارام و حەزین بڵێ حەزینە کاریگەری ئەو ماوە نیە لەسەریوە بڵە بە دووری نازانم کە هەمیشە ڕووداوەکانی ژیان پێشامەدەکانی ژیان کاریگەری و تەسیراتی لەسەر ئینسان دەبێ و لەوانەیە بۆ انتخابکردنی شتەکان بەڵێ لەوانێ بۆ موزیک و گوێداین بە موزیکیش کاریگەری خۆی هەبوو بێ من بە دووری نازانم کەوا بێ بڵێ خب کاغەزەمە گەر هەم بتوێ هەم خۆت لەزەت بۆی لە موسیقیەکە و هەمیش بینەرەی لە عزیزمان ئەوانەی کە تماشای بەرنامەکان وی ڕۆژە جومە کە نیشتن و تماشای بەرنامەکەمان کەن یەکی لە هۆنەرمەندەی معرفی بکەیت پێمان و گۆرانەیەکی انتخاب بکەی کە وەگەر یەکۆ گوشی بگری وەڵا چونکە بەرنامەکە ڕوو بۆ منتەقەیە من حەزەکەم یەکێ لەو هونەرمەندانەی کە مەورد عەلاقەی منن حەسەن هەیاسە یەکی لە گۆرانیەکانی حەسەن هەیاس بە زاراوەی خوار و پێم خۆشە بێ دەست باش بوو هیوادارم بینەرانش پێیان خۆش بێت خۆ بینەرە لە عزیز ناوبەر بەرنامەگەس یا وەسەتە بەرنامەگەس لەگەر یەک و بەشە هۆنەری و گۆرانێک لە هونەرمەندە عزیز کاک حەسەن هەیاس گوش کردیم و دوایەوە لەگەردە کاغەزەم دەرێژەوە بەرنامەکەمان دێ
لیوەی جەماڵت بیمە بووە خشەمە جوانیەگە بووە خشەمە جوانیەگە دڵم بیا خۆڵە کوی وەرتەنور و کوانیەگە وەرتەنور و کوانیەگە لیوەی جەماڵت بیمە بووە خشەمە جوانیەگە بووە خشەمە جوانیەگە دڵم بیا خۆڵە کوی وەرتەنور و کوانیەگە وەرتەنور و کوانیەگە خۆزە و گونێکی بیاتم لە ناو سفرە و خوانەگە خۆزە و گونێکی بیاتم لە ناو سفرە و خوانەگە بیاتای دەم وەدەبەسە وە پەنج پەنجە جوانەگە بیاتای دەم وەدەبەسە وە پەنج پەنجە جوانەگە لیوەی جەماڵت بیمە بووە خشەمە جوانیەگە بووە خشەمە جوانیەگە دڵم بیا خۆڵە کوی وەرتەنور و کوانیەگە وەرتەنور و کوانیەگە لەپی لەونانە بێپیم ئەخوان چایبان شانەگە لەپی لەونانە بێپیم ئەخوان چایبان شانەگە بوومە قوربان باڵە ئەم زوڵفە قەترانەگە بوومە قوربان باڵە ئەم زوڵفە قەترانەگە لیوەی جەماڵت بیمە بووە خشەمە جوانیەگە بووە خشەمە جوانیەگە دڵم بیا خۆڵە کوی وەرتەنور و کوانیەگە وەرتەنور و کوانیەگە
نانەگەی داست شفاس ڕەبەندە دیوانەگە نانەگەی داست شفاس ڕەبەندە دیوانەگە دێتە دڵم نەشکنی دەسم وەدامانەگە دێتە دڵم نەشکنی دەسم وەدامانەگە لیوەی جەماڵت بیمە بوەخشەمە جوانیەگە بوەخشەمە جوانیەگە دڵم بیا خۆڵە کوی وەرتەنور و کوانیەگە وەرتەنور و کوانیەگە لیوەی جەماڵت بیمە بوەخشەمە جوانیەگە بوەخشەمە جوانیەگە دڵم بیا خۆڵە کوی بینەرەی عزیز برنامه هەنار ئەوانەی کە ئەلان هاوڕێمانین لە گەردی بەرنامە بەشی یەکەمی تەقدیمی وەکردیم و پێشکەشدان بی لێرەشە دووبارەی کەمەوە لە خدمەتان کاک ئەعزەمە قۆبادی هایمە خدمەتیان وەتی من کادرە دێرینە کۆمەڵی شۆڕۆژگرە زەحمەتکێشانە کوردستانە ئێرانە و بیرگەیشە ئەندام و کمیتەی ناوەندی کۆمەڵەس و لێرەشە شێوازە پرسیارەکانمان گۆڕنیم سەرەتاگەی بەس ژیانە خۆی بی لێرەشە ئەو چالاکیە لە سیاسی و فەرهەنگی و کۆمەڵایەتێک کە دێرن هایمە خدمەتیان و پرسیارەیمان ئاراستیان کرد کاک ئەعزەم هەم ئەندام و کادر و کۆمەڵین و هەمیش ئەندام و کۆمیتەی ناوەندی کۆمەڵێن و بەشە سکرتارەتیش ها ئۆهدەی و کارەی لێوەڕێوە بن ئومیدوارم سەرکەفتی بین چی ببینە کۆمەڵە ئەمن پێما بێ لە سەرەتای پرسیارەیەکی لە پرسیارەکانی شارم بەوە کرد کە خودی ئەو ژیانە کە ئێمە هەمان بوو ئەو ئاوارەگیە ئەو دەربەدەریە و ئەو زڵم و ستەمەی کە لەسەر ئێمە بەتایبەت تاکی کوردووە یەکێک لەوانە منیش خودی ئاوارە بوونمان پێویستێ کرد کە بەدوای ئەو پرسیارایە ئەو ناڕۆشنیە بگەڕێن کە بۆچی ئێمە ئاوارە بوون و بۆچی وامان لێهات بۆچی مەحروم بووین هۆکەیشی بۆوانە بەرحاڵ دەمانتوانین جوابی پرسیارەکەش زۆر سادە بدۆزینەوە کە ئێمە بەهۆی کوردبوونمان و بەهۆی ئۆپۆزیسیۆن بوونمان مخالف بوونمان لەگەڵ حکوومەتی جمهوری ئیسلامی و ئاوارە بووین دەربەدەر بووین هێرش کرا سەرمان وە لێرەش لەم دی و بەهۆی هاوکاری نەکردنی حیزبی بەعز لە لایەکی ترەوە دیسان ئەنفال کراین و دوور خراینەوە بۆ شوێنێکی دوور کە ئەو کات مەجموعەی خەڵکی زۆر بوو خودیەوە وای کرد کە بە شوێن ڕێگا چارە بگەڕێن و بە شوێن تۆڵە سەدنەوە بگەڕێن ئەمنیش وەکو هەر لاوێکی ئەو کەمپە هەوڵمدا کە لە جەرەیانێکی سیاسی لە حیزبێکی سیاسی بگەڕێم و تۆڵەی خۆم بکەمەوە وەکو کەسێکی زڵم لێکراوی ستم لێکراوی ئاوارەی کورد و من کۆمەڵم بینیەوە دلیلی ئەوەش کە کۆمەڵم بینیەوە دراوسەکانی ئێمە کۆمەڵە بوون و کادری زۆر ناودار و خاوەن نفوزی کۆمەڵە بوون لەوێ خەریکی کار و فعالیت بوون ئەمن هەر بە منداڵی لەوان نزیک بوومەوە و لە خەت و ڕێبازی کۆمەڵە لەگەڵ خەت و ڕێبازی کۆمەڵە ئاشنا بووم و بووم بە هەڵسوڕا و لایەنگری کۆمەڵە لەو کەمپە خۆ قەتەن بێجگەلەیە کە کەسێک لە نزیکی وە هاوسایلی وە کۆمەڵە بینە حتمما یەسری خاڵی لیگیشنەوە ئەو چالاکی لە کۆمەڵە و لەناو ئەساسنامە و پرۆگرامە کۆمەڵە بیە کە سەرنجی وەڕاکیش هەست چی لە گشتی مهمتر بکەی وە کیشەوەرە لای کۆمەڵە بەڕای من ئەو کات کە لەو شرایطی کە تا ئەندازێکی شارەمان پێکرد ئەلبەتە مەینەت و کوێرەوەری و سەختیەکانی و کەمپە زۆر لەوە زۆرترن کە دەکرێت چەندین کتێبی لەسەر بنووسرێ و چەندین بەرنامەی تایبەتی لەسەر بکرێ بەڵام بارە اجتماعیەکەی ئەو کات کە من منداڵ بووم دیارە لەباری سیاسی و خەت و ڕێبازەوە لەوانەیە بڕێک ئاسان نەبوو بێ یا لەوانەیە ئەوەی بەلای منەوە زۆر ئەولەویەتی ئەوڵی نەبوو بێت بۆ ئەوەی کە من لە کۆمەڵ نزیک بوومەوە ئەو خەڵکانی کە من ئیشارەم پێکردن باسمە کرد فعالین و کادری کۆمەڵە بوون لەباری اجتماعیەوە زۆر ئامۆژگاریم لەوان دەبیست شێوەی وەرزشکردن شێوەی خۆ دوورکەوتنەوە لە
لە شەڕ لە کێشە لە ئاژاوە لەوانە و ئامۆژگاریکردن بۆ خوێندن و بۆ پێشکەوتن و بۆ شتی زۆر ڕێکوپێک و دروست کە لەوێ زۆرجار لەلایەن باوکو دایکەکان و حتا بەهۆی ئەو ئاوارەگی و بەهۆی ئاستی شارەزایی باوکو دایکان لە سنووردار بوو یا دەکرێت لەم لە خوار بوو ئەمن لەوانەوە دەمبیست وەکو کەسێکی دڵسۆزی من وەکو باوکێک وەکو برایەک وەکو ڕێنیشاندەرێکەوانەوە بوون بۆ من و یەکێ لەو شتانە کە زۆر سەرنجی منی ڕاکێشا بۆ ئەوەی کە بە شوێن کۆمەڵا بڕۆم و لە کۆمەڵە نزیک بوومەوە بەڵێ بارە اجتماعیەکەی بوو دواتر بارە لایەنە سیاسیەکەی ئەوە زۆرتر منی هەندا کە لە کۆمەڵە نزیک بوومەوە. کاگەزم ممکنە فرێکی پرسیارە بکەن ئەلانیش فرێک لە خەڵک هەن کە لە ڕۆژهەڵات و کوردستان و ئەگەر گشتیش چاوی بکەم لە ئێران ژیانە شخصی خۆیان وەڕێو بن کار اقتصادی بود کار فەرهەنگی بود هەرچی کەنۆ عمریان بەنە سەر ئەڕا خۆدان وە زوانی خەڵکیشمە ئەڕا خۆدان توێشی ئیبازمە کردین ئەڕا ئەدامەوە ژیانە شخصی خۆدان نەیەن کە ڕۆژی لە ڕۆژان بگەڕێنەوە ناو مردمە خۆدان لە ڕۆژهەڵاتە کوردستان و دی گرفتاری لە ئەڕا خۆدان دروست نەکەین یانە لەوانەیە گرفتاری نەوت لەزەت لەدی بووین. من پێم وابێ یەکێک لە جیاوازیەکان خەڵکی تێکۆشەر ئینسانی شۆڕژگێر لە خەڵکی نۆرماڵ و عادی ئەوە جیایەکاتەوە تەبیعی ئەوە سەختی و کار و کۆڵنەدان و بەرەنگاری و دوورکەوتنەوە لە ژیانی نۆرماڵ و شخصی خۆی بۆ ئەوەی کە ژیانێکی سەختتر و وەزعیتێکی تایبەتیتر بە ئەستۆ بگرێ یا قبولی بکە من پێم وابێ هەر شۆڕژگێر ڕێگەر مێژوو تەماشا بکەین و بخوێنینەوە ئەومان فێرەکە ئەوەیە کە کەسێکی خەباتکار شۆڕژگەر لەگەڵ کەسێکی عادیە جیاوازی هەیە و ئەو ژیانە سەختە قبولەکە بۆ دنیایەکی باشتر بۆ گۆڕینی ئەو وەزعیتەوە و شرایطی کە هەیە بەسەر خۆی و بەسەر هاوچارە نووسەکانیە من پێم وابێ ئەو لایەنەیەکەوە کە ئینسان ژیانێکی نۆرماڵ و عادی هەڵنەبژێرێ بۆیەوە خولیایەک هەیە بۆیەوە ئاوات و ئارەزوویەک هەیە کە ئاوات و ئارەزوەکەشی تەنیا خۆلاسە نابێتەوە لە شخصی خۆی یا لە دەوروبەرەکەی بگرە بۆ کۆمەلگایەکە بۆ دانیشتوان و جەمعیەتێکی زۆرترە کە ئەو وایلەکە زۆر جار نەکەر خەبات و ژیانی سەخت هەڵبژێرێ خۆشی دەکاتە قوربانی و قوربانیشی بۆ دەدا بەڵێ پێم وابێ ئەوەیە وای کردووە لە منیش وەکو هەر شۆڕژگەر و خەباتکارێکی ترکە و ژیانە هەڵبژێرم و من پێم وابێ ئەو ژیانەش بێ قوربانی نییە بێ زەرەر و زیان نییە چ لە خۆت چ لە خانەوادت چ لە دەوروبەرت چاوەڕیە هەیت و ئومیدی یەدری بەرهەمی وەی زوێ لە بەڕاستیدا دەسە خۆد و ئەوانەی کە ڕیان زەحمەت کشی من پێم وابێ ئینسان بەبێ ئومید ناتوانێت بژی یعنی تەنیا شتێکە ئینسان لە ناخیە چەکەرێ ئەدات و هاانیەدا بۆ ئەوەی کە ژیان بکە خەبات بکە بەرەنگاری بکە تحملی سەختیەکان بکە لە ناخۆشترین شرایطە لە ناخۆشترین هەلومەری ژیانە خودی ئومیدە بەڵێ ئەگەر ئومیدم نەبێ طبعا ناتوانم میدامە بە خەبات و بە شۆڕش و بە حتا ژیانی شخصی خۆشم بدەم بەڵێ هەر لەحزە من ئومیدم هەیە بە ئەڵگۆڕ لە شرایط لە هەلومەرجی چ اجتماعی چ سیاسی چ حتا ژیانی تایبەتی و شخصی. خۆ بەگە بچیمەوەرە و ماوەیەکەیوە بینە ئەندام و کۆمەڵە و کارە ڕێکخستنی لە ڕۆمادیەکردین شیوەی کارە تەشکیلاتیدان چووبی چی سازمان دیێنە ئەو کەسێکی کە بیانە هەوادارە کۆمەڵە من دەتوانم میشارە بەو تاریخەیە بەو ڕێکەوتە بۆ کاتێ بکە کە خۆم بووم بە لایەنگری کۆمەڵە من هەروەک میشارم پێکرد لە تەمەنێکی زۆر لاوێتی مێرمنداڵی بووم بە لایەنگری کۆمەڵە لە 16 ساڵگی دەتوانم بڵێم بوو بە لایەنگری کۆمەڵە بەڵام لە سەروی 1990 تقریبا ساڵی 90 بوو ئەمن ڕسمەن ئەعلامی مەوجودیەتیم کرد وەکو لایەنگرێکی کۆمەڵەوە خۆم بە کومیتەی لایەنگران لە کەمپی ئەڵتاش معرەفی کرد لەوێ کومیتە لەوێ طبعا لایەنگرێکی زۆری لێبوو نەک بە حەجمێکە لەگەڵ ڕێژەی خەڵکەکە بێتەوەی کۆمەڵە تعدادێکی زۆر ناڵێم کە زۆر بوون بەڵام تعدادێکی کەم بوون بەڵام بەڕاستی جوزی باشترین کەسەکانی ئەو کەمپە بوون لە زۆر ڕۆوە ئەمن تێکەڵاو ئەوان بووم و لەوێ کومیتە هەڵەبژێرا بە شێوەی کومیتە کارەکان دەکرا
لایەنگرەکان جەمە بوون و لە شوێنێک هەڵبژاردنێک دەکرا و کمیتەیەک هەڵبژێرا و خودی کمیتەکە دەبوو بە ئۆرگانێکی ئیژرایی بەسەر خودی کارەکانی کۆمەڵە و لایەنگرانی کۆمەڵە لەو کەمپە منیش پەیوەست بووم بە لایەنگرانی کۆمەڵە و دواتریش بە کمیتەی لایەنگرانی کۆمەڵە. لەسەر یەکە لە کەمپەکان چی کارکردنە مەسەڵەن لە ڕوومادیە دوایە پرسیارەتر لە خدمەتتان دەرێم وەێ هەمزەمان ئیوە کاردان لەگەردە لە بەغدایش کارکردینەوە. ئەمن دەتوانم بڵێم لە خودی بەغا کارم نەکردیە بەڵام زۆر جار بەهۆی زانینی زمانەوە عەربی کە من عەربیم لەباقی ڕەفیقانی بڵێم تا ئەندازێک چاکتر دەزانی بانگ دەکرام بۆ بڕێکار بەڵام ئەمن زیاتر ڕابطی بینی کمیتەی لایەنگران لەگەڵ خودی کۆمەڵەوە لەوێ مەقەڕی بەغا بوو لەگەڵ مەقەڕی بەغا بڵێ خودی هاتوچۆکە و کارەکان یەکێک کە دیاری کرابوو لەلایەن کمیتە ئەو کەسە من بووم کە ڕابطی بینی کمیتە لەگەڵ کۆمەڵە بوو. خب کاگەزەمیوە لە ساڵە لە 2000 تا 2003 کە سەدام حوسێن لەسەر دەسەڵات نەمەن و حکوومەتی خۆشبەختانە لە ناوچی دابڕانێک لە بینە ئیوە لە ڕۆمادیە و لە ئێرە لە کوردستان دروستبی ئەو کاتە پەیوەندیەوە لەگەڵ کۆمەڵە چوی چە کردیانە ڕایەکە کاری لە خۆدان وەڕێو بوون. بەڕاستی بۆ شخصی من و تعدادێک لەو ڕەفیقانە کارێکی یاسان نەبوو چونکە وەک خۆتان دەزانن کە کۆمەڵە کاتێک لە حیزبی کۆمونیستی ئێران هاتە دەرەوە ساڵی 2000 حکوومەتی بەعز لەسەر لە جێی خۆی مابوو پاش 3 ساڵ حکوومەتی بەعز ڕووخاوانە ئەمن یەکەی لەو کەسانە بم زوو هەڵوێستم گرت زوو توانیم هەڵوێست بگرم بۆ لەگەڵ کۆمەڵە بکەوم ئێمە ئاسان نەبوو هاتوچۆکردنمان بۆ ئێرە کامڵەن پەیوەندێکە قەتع بوو تەنیا بۆ یەک جار ئەویش لە ڕێگای هاوڕانی پێشی خۆمان حیزبی کۆمونیستەوە توانیمان سەردانی ئێرە بکەم و ئەو سەردانم زیاتر منی ساکرەوە کە لە ڕەفیقانی ئێرە کۆبوومەوە و شتەکانم لە نزیک کۆزانی چونکە ئەو کات ئەو شتانەی کە بەڵاو بووەوە ئەو نەقدانەی کە لەسەر حیزبی کۆمونیست کرابوو ئەو سیاست و خەتانەی کە کۆمەڵە ساغ بووە لەسەری بە تەواوی بە ئێمە نەگەیشت یان نیانەویست بگا بەرحاڵ ئەمن بۆ خۆم کە و سەردانم کرد لەگەڵ هاوڕانی تر توانیم بە تەواوی ساغ بمەوە و قازانجێکیشە بوو مەجموعەیەک نەشریە و ڕاگەیاندرا و ئەو خەت و ڕێبازانە کە بڵاو کراونە لە شێوەی نامیلکە توانین بی بەمەوە لەگەڵ خۆم و ڕەفیقانی تری چاوی لێکەن ئەو ارتباتە ئیدامەی نەبوو تا 2003 تر کە ڕژیم ڕووخایی مەتوانیمان بینەوە بە کوردستان و بینە ناو کۆمەڵە. ئێوە لە ڕوومادیە چالاکی کردیان و جورە کۆمیتەی گەڕا کۆمەڵەوە گشتی کە بادەنیش خۆدانەوەی کە وەتین ساغ و بین لەگەڵ کۆمەڵەی مشکردمە سۆرانی لەگەردش کۆمەڵی شۆڕژگەر بین ئەو ماوەکە لەورە بین ئەو جوورەکە ئێوە باسیکەین و کەسەری ترش دووسێ لێتر باسیکردنە تشکیلاتە ڕێکۆپێک و سازماندەهەیە مرەتەبی داشتینە کارە ڕێخستن و چالاکیێڕا کۆمەڵەکردینە. دوایە کە مردم ئەوانەی کە چینەوە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە لە شوێنە خۆی وەلی ئەوانەی کە مننەوە و لە چەند کەمپ لە هەرێمە کوردستان نیشتنە مە جوورە نەزەرە شخصی خۆمشمی چی بیە کە ئەو پەیوەندی و گەرمگۆڕیە کە قبلەن لەگەردە ڕۆمادیە لە کو هەرێمە کوردستان دەکو ولی ئەلان ئەو پەیوەندی لە هەستوەپی نییەکرێت و نەتوێنستینە یان من نەزەرە مشت بەس. ئەمن پێم وابێ ئەمە وەکو هاوڕیانی کە خۆمان لە نێو خەڵکەوە هاتوین و لەگەڵ خەکەوە بەشێکی زۆرشان خزم و کەسوکاری ئێمە بوون و یالانی کەم تەمەنێک کوێرەوەری و پێکەوە ژیانمان بووە لە ئێستاش ئەو سۆز و تێکەڵاوی و ئەوانەما وەک شخص وەک ئێمە وەک شخص کە چەندین کەسمان لێرە خەریکی فعالیت و کارن بۆ ماوەیەکیش هەر ارتباتی زۆر زیند و شڕوپڕمان لەگەڵیانە بوو چ وەک خۆمان وەک شخص چ وەک کۆمەڵەش بەڵام بەداخەوە من پێم وابێ نەکرد کۆمەڵە باقی حیزبەکانی تریش لەو بارەوە زۆر کەم کار بوون وەکو پێویست بەهانە یا بە ئەوەی کە پێویست بێت و سەردان و ئەو پەیوەندیە ڕاگرن لەگەڵەوان وانە بووە. ئەمن پێم وابێ تا ئەندازەیە کەم تەرخەمی یا چۆن بڵێم ئەو پەیوەندیە وەکو پێویست ڕانەگیراوە بە. خب کاگازم بەشێک لە کارەی لە کە یەی هەست جوورە کۆمەڵە شۆڕژگەرەگەر بتوای ئەنجام بێ پەیوەندی لەگەردە ئەوانەی کە حالە بەردەستی وە جوورە نێرۆ وە جوورە سەرمایە خۆی توانێت لە لێ استفادە بکەێت. خۆدانشی گلەیە لە خۆدان کردین و ڕخنە لە خۆدان کردین ئۆمیدواریم ئێمە خۆمان کە جوورە
این مجموعه لەناو کۆمەڵە دەریم کار بکەین ئی پەیوەندیە لە بتوانین فرەتر بگرین و بتوانین مردم فرەتر ارتباط وەگەردە کارەی لە فەرهەنگی و سیاسی حزب داشت ولی بەشی تر لە ئەوانەی کە توانین پەیوەندی لە گەردیان بگرین وەش خۆدان لە زاگرۆس کار کردینە ولا بەشە تەشکیلاتە ناوخۆی کار کردینە فرە کەس گلگی یەکەن کە کۆمەڵە نەتوانستی ئەو ژوورە کە باەت قەتەن دەرێت یەکە نیەوت بشی هیچ پەیوەندیەک نێت ولی ئەو ژوورە کە پێویست و لازمە و ئەگەر لە وەرچەوی بگریم ئەو پانتایی و وسعەتە جوغرافیایی ئەو ناوچەیەگە لە نەزەر بگرین بەشە خوارینە کوردستان کە لانە کەمی بوو دەسە ئۆستان هەرچەند بەشێتر لە ئۆستانێتریش هادەمی بەشی لە هەمەدان و بەشی لە ئەو ناوچەیەکە لۆرن هادەمە بەشە خوارینە کوردستانە و نەتوانستمە ئەو جوورە کە باید خۆمان گرێ بێم وەگەردە ئەوە چە باید بکەین کە لەی حاڵە دار بچین من پێم وا بێەوە بیرکردنەوەی زۆرتریەوێ یا بڵێم کاری زۆرتریەوێ ئەوە ڕاستە ئێمە وەکو کۆمەڵە درێغمان نەکردێ لەو بارەوە و خەڵکی باشیشمان بووە کە لەو منتقی کاری کردێ بەڵام وەکو جەنابەتی شارەت پێکرد بە پێی پانتایی منتقەکە و فراوانی منتقەکە و ئەهەمیەت و ئەرزش بۆ ئەو منتقەیە کە من پێم وابێ بەڕای خۆم هێشتا لەباری سیاسی و شوێنێکی نەکێڵاوە کە هەر حیزبێک بتوانێت زۆرترین کاریتیەکە دەتوانێت براوەی ئەو شوێنانە بێ ئەمن پێم وابێ دەبێ کۆمەڵە زیاتر کاری تێ بکە و زیاتر هەڵبدا بۆ ئەوەی ئەو میکانیزمانی کە پێویستن بۆ کارکردن لەو شوێنە بیدۆزێتەوە و بلەخەرە ئەهەمیەت و بایەخێکی زیاتری پێبدا لە نێو تەشکیلات و حتا لە دەرەوەی تەشکیلات ئەمن پێم وابێ خەڵکمان هەیە ئێمە کادری باشمان هەیە چ لێرە چ لە ناوە چ لە دەرەوەش دەتواننەوانە سەر لە نوێ بانکەینەوە یا بلەخەرە قسەیان لەگەڵ بکەین یا ئەسەن ئەگەر پێویستیش بێ بەرنامە سمینار کۆبوونەوەی تایبەتی لەسەر بگرین و ڕێگە چارەی ئەمەلیتر و کاریگەرتر بدۆزینەوە بۆ ئەوەی کار لەو منتقە بکەین و وەکو پێویست ئەو گلەیە و ڕخنە زۆر ڕاستن بتوانین کاری سیاسی تا بکەین وەگەر دیگەشتە ڕخنە لە خۆمانگری من ولی ئەگە بەراوردێک هەنە ئەلئان لەگەرد ساڵی لە پێشترێک مثلا 30 ساڵ وەرجەیسە ئەگە بەراوردی بکەین خۆمان وە سەرکەفتی زانی خۆمان منزورم گشتە کووردە وە تایوەتی کۆمەڵە یا یەک جمهوری ئیسلامی توانستی نەفوز خۆی فرەتر بکەیت لەو ناوچە من پێم وابێ ناوچە بە ناوچە یا شار بە شاریا ئوستان بە ئوستان جیاوازی هەیە بە خودی دوژمن و بە خودی کۆماری ئیسلامی بۆ زەخت و زۆرکردن و فشار خستنە سەر منتقە ئەم بەڕای من خودی جمهوری ئیسلامی لە دام و دەستگا سەرکوتگەرەکانی زیاتر فشار دەخەنە سەر خەڵک لە منتقەی کرماشان چونکە بۆ خۆت دەزانی کە وستانێکی زۆر حساسە زۆر هەستیارە بە خودی کۆماری ئیسلامی تقریبان دەتوانم بڵێم وەکو کەرکووکی عێراق وایە بۆ داهاتووی خەڵکی کوردەوە بۆ خودی حکوومەتی مرکزی جا ئەگەر جمهوری ئیسلامی بیا لە ئاتیا هەر حکوومەتێکی تر بێتە سەرکارەوانە بۆیە هەمیشە بۆ ڕژیمە یەک لە دوای یەکەکانی ئێران حساسەتی خۆی بووە لەو بەشە و بۆ ئێمەش وەکو خەڵکی کرد و وەکو حیزبەکانی سا قسەمان لەسەر کۆمەڵاوەیە ئێمەش کەمکاریمان هەبووە لە ڕاستیەوە جگەلەوەی سەرکوت و خەفەقانی زیاتر لەو منتقە هەیە بەگشتی لە کوردستان هەیە نسبەت بە کار و فعالیەتی سیاسی و لەوێ زۆرترە ئەمن پێم وابێ خودی حیزبەکان و بەتایبەت کۆمەڵە لەوێ بێتاوان نین و هەرچەند دەڵێم کاریش کراوە و بوونی کادرهایە کە منی شارم پێکرد لە نێو کۆمەڵە بەرهەمی ئەو کارەیە کە کۆمەڵە کردوێتی لەو منتقە و لەو ناوچەوانە بەڵام بەپێی ڕێژەی خەڵکەکەەوە بەپێی هەستیاری خودی ناوچەکە و پارێزگای کرماشان بەپێی پێویست نەبووە و ئێمەش گلەیمان لەسرە من پێم وابێ دەبێت لە داهاتوە کاری جدیتر و ئەمەلیتر و کاریگەتر لەسەر ئەو ناوچەی بکەین بۆ پێگە و نفوزی خۆمان و هەستی نیشتمان پەروەری و خەباتکاری و ئەوانە لەو منتقە دەست خۆش بوو ئمە ماوەگەمان دەری وە سەر چوت وەلی ئەگەر دوا قسە ڕووە بینەرەی چشتی دێرن چون لێ زیاتر فرسەت وە پێمان نیان من شتێکی تایبەتم نییە زۆر سپاس بۆ جەنابەت بۆ بەرنمەیە پێم وابێ بەرنمەیەکی ڕێکوپێک و بەسوود دەبێ بۆ ئەو منتقەیە و دووبارە ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو بینەرانی ڕۆژهەڵات تیڤ و هیوای سەرکەوتن بۆ یەوەش دەست خۆش بوو کە دو جوارە لە خزمەتان ئەرزکەم کە بەشداری بەرنامە بین و فکەم سابت کردیم کە نەیاری یەک نیمن سپاس دڵ یەک سپاس دەکەم بەڵێ وایە
بینەری العزیز لەگەردی کاکەزەم قوبادی ماڵاوایی کەیم تا هەفتەی بانانیش کە یەی بەرنامەتر پێشکەشی وەکەیم و میوانێتە تێریمە خدمەتتان کە بەرنامەیەک جیاواز و ڕەنگین تەقدیمەوە بکەیم تا هەفتەی بانان و یەی بەرنامەتر لە هەنار بنیشنە خۆش و ماڵدان ئاوە